ناوی خوای گەورە بەڕێزان ئاگادارن کە ئێمە بەرەو هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەچین کە بڕیارە لە 20 دەی ئەم ساڵ ئینشاءڵڵا هەڵبژاردنەکان بەڕێوە ئەچن. تەمان هەڵبژاردن مافەکی دیموکراسی هەموو خەڵکەچیە هەموو هاوڵاتیشە هەر لە ساڵی 1992 بگرەوە چەندین هەڵبژاردن ئەنجام درراوە کە دواییان ئینشاءڵڵا لە 20 دەی خولی شەشەمە جوانیەکەی کوردستان بەوێ کە هەڵبژاردننی دیموکراسی تێدا ئەنجامە درێ بەڕاستی ئەبینین ڕۆژانە چەندین ئەحزاب هەیە کە بەشدارە لەو هەڵبژاردنەی و ڕۆژانە دیعای خۆیانەکەن و ینی مافی هەموو خەڵکەچیە. ئێمەش وەکو لیژنەی ناوچەی ڕۆنزی پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە لە ئامادەباشیدا بووینە هەوڵ و توانای خۆمان خستووە لەگەڵ سەردانکردنی خەڵکمان بەردەوامە سەرجەمچین و توێژەکان بەسەر دەکەینەوە ڕێخستنەکانی خۆمان بەسەر دەکەینەوە لە کۆی سنووری لیژنەی ناوچەمان لە ناحیەی وەرتێ لە دۆڵی خانەقا لە دۆڵ مجەل لە دۆڵی ئاکۆیان لە سەنتەری شار بەردەوامین خەڵکی خۆمان هانەدەین بۆ ئەوەی بەشداری لە هەڵبژاردن بکەن متمانە بە لیستی 1970 بکەن دەنگ بە لیستی 1970 بدەن. بە خۆتان نەزانن لیستی 1970 لیستی ئاوەدانکردنەوەی لیستی خزمەتگوزاریە لیستی پاراستنی ئەمن و ئاسایشی کوردستانە لۆیە ئەمە هاندانی ئێمە بۆ خەڵک لە خۆوە نییە. هەمومان ئاگادارین کە پارتی دیموکراتی کوردستان بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان هەموو هەوڵ و توانایەکی خۆی خستۆگە جگەلەوەی کە باجی زۆریشی داوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە هەموو مەترسیەکان بپارێزی. لۆیە داوامان لە خەڵکیە لە ڕۆژی 20 دا متمانە بەو لیستە بکەن دەنگ بەو لیستە بدەن بەڵێن بە هەموو خەڵکی سنووری لیژنەی ناوچەی ڕەواندز ئەدەین کە پاش هەڵبژاردن ئینشاءڵڵا حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەمە وەکو لیستی 1970 زۆرینەی دەنگەکان بەدەستبین زۆرینەی کورسەکان بەدەستبین حکوومەت لەژێر دەسەڵاتی ئێمەدابی هەرچی لە تواناماندابی بۆ ئەو دەڤەرە تێکۆشەرە ئەو خەڵکە تێکۆشەرە بیکەین لە ئاوەدانکردنەوە لە خزمەتگوزاری ئەوەی لە تواناماندابی درێغی ناکەین وعد بەو خەڵکە ئەدەین.